وەزارەتی پلاندانانی عێراق لە راپۆرتێکیدا ئاماژەی بۆوە کردووە ژمارەی خاوەن پێداویستە تایبەتیەکان لە عێراق گەیشتوتە زیاتر لە 1,357,000 دەزار کەس لە 13 پارێزگادا جگە لە هەرێمی کوردستان و هەردوو پارێزگای نینەوە و ئەنبار لە سەدا 5 دانیشتوانی عێراقیش خاوەن پێداویستی تایبەتن. لە راپۆرتەکەی پلانداناندا هاتووە ڕێژەی خاوەن پێداویستی تایبەت لە شاری بەغدای پایتەخت بەرزترین ئاستی تۆمار کردووە، پاشان پارێزگای بەسڕە و دواتر پارێزگای واست و نەجەف و میسان و موسەنا دێت. هەر بە پێی راپۆرتەکە خاوەن پێداویستە تایبەتیەکان لە ڕەگەزی نێر دەگاتە 770,000 کەس با ڕێژەی لە سەدا 57. هەروەها ڕەگەزی مێش 580,000 کەس دەبن با ڕێژەی لە سەدا 43 با شێوەیەکی گشتی و ڕێژانە لە سەدا 75 لە شارەکان و لا سەدا 25 لە گوندەکان تۆمارکراون. سەبارەت بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت عەبدولزۆهرە هینداوی وتەبێژی وزارەتی پلاندانانی عێراق ڕایگەیاند ڕێژەی لە سەدا 35 منداڵانی کەمەندام کە تەمەنیان 6 ساڵە پەیوەندیان بە سیستەمی فێرکردنەوە کردووە و لە سەدا 5.2 پەیوەندیان بە سیستەمێکی تایبەتەوە کردووە و ئەوانی کە پەیوەندیان بە خوێندنەوە نەکردووە ڕێژەکان دەگاتە لە سەدا 62. لە لایەکی ترەوە بە پێوتەی چەند سەرچاوەیەک لە وەزارەتی تەندروستی عێراق کە ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردوێتەوە ژمارەی خاوەن پێداویستە تایبەتیەکانی عێراق لەو ژمارە زۆر زیاترە کە وەزارەتی پلاندانان بڵاوی کردوێتەوە. ئاماژە بەوەشکراوە کە لە سەرانسەری عێراقدا نزیکەی 3 ملیۆن خاوەن پێداویستی تایبەت هەیە، چونکە ئامارەکانی وەزارەتی پلاندانان پارێزگاکانی ئەنبار و نینەوا و سەلاحەدین و دیالی لەخۆ نەگرتووە کە لە ماوەی ڕابردوودا زۆرترین جەنگ و شەڕ و پێکدادان لەو پارێزگایانەدا ڕوویداوە و بەهۆیەوە سەدان کەس بوونەتە خاوەن پێداویستی تایبەت هاوکات بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی کەمەندامان لە عێراق. ساڵی 2012 حکوومەتی عێراق چۆپار ڕێکەوتنی دەوڵەتی بۆ مافەکانی خاوەن پێداویستە تایبەتیەکان و لە ساڵی 2013دا پەرلەمانی عێراق یاسایەکی دەرکرد بۆ چاودێریکردنی کەم ئەندامان.